لا ناحیەی سەنگەسەر دواکەوتنی فەرمانی دابەشکردنی زەوی ناڕەزایەتی لێ کەوتووەتەوە. هەر بەو هۆیەوە بەشێک لە فەرمانبەر و مامۆستا و خانەنشینان لە سنووری ناحیەی سەنگەسەر لە بەردەم شارەوانی ناحیەکە گرت بوونەوە. ئەوان نیگەرانن لەوەی تاکو ئێستا ڕێکارەکانی دابەشکردنی زەوی دەستی پێ نەکراوە، هاوکات داوایان دەکرد زەوی شایستەیان بۆ دیاری بکرێت نەوەک کەمبەها و بێ خزمەتگوزاری. ئەوانەی ناویان دەرچووە بۆ پێدانی زەوی داوا لە شارەوانی سەنگەسەر دەکەین کەوا ڕوونکردەوەمان بداتێ بە چه هۆکارێک زەوی دابەش ناکرێ کە چەند کەسێکی کەم ڕێگرن لە پێدانی زەوی بە فەرمانبەران لە سنووری شارەوانی سەنگەسەر پێمان بدات. بۆیە داواتان لێ دەکەین بێنە سەرخەت و ئەو ماستەر پلانەی کە دانراوە وەکو خۆی جێبەجێ بکرێت. بەردەوام کۆمەڵێک خەڵکی حیزبی مەسلحەتچی لەبەر ئەوانە لێ ناگەڕێن سەنگەسەر گەورە بێ. باوەڕ کە سەنگەسەر هێستا هەر گەڕەکێکە بۆ گەورە نابێت بۆ لێ ناگەڕن خەدەماتی لێبێ خزمەتگوزاری لێبێ ئەگەر نا لەوێ ئەمە شوێنی ئەرزی کشتتوکاڵی نییە بە هەموو سەنگەسەر سێسوار دۆنوێلینەکە بەراو بێت تێدەگەی با لێگەڕێن کۆمەڵە خەڵک مامۆستا فەرمانبەر پێشمەرگە هەموو خەڵکی چوونی توێژی خەڵکی فەقیرن کەم دەرامەتن تێدەگەی کە لەوێ ئەرز دابەش بکرێ ئیسفادەی هەبێ. هاتوون داوای حەق خۆمان بکەین. داوای چی دەکەن؟ وڵا داوای ئەوەی دەکەم 32 ساڵە پێشمەرگەم لە شەڕی داعشەزا بەخوای گەورە نەیکوشتووم. ئێستاش پارچە عەردێکی 200 مەتری داوەتەمە پێیان تەوزیع ناکرێت لێرەکانە. پێیان تەوزیع ناکرێت دەڵێ کاکەمە دەسەڵاتی ئێوەمە دەسەڵاتمان هەیە ئەمر نهاتووە. بەڵێ کوێتان بۆ دیاریکراوە ڕازین بە شوێنەکە؟ بەخوای شوێنەکەمان ئێران دیاری کردووە بازە کەسێک چوون لە ماڵمان مانەشیان کردو نابێت تەوزیع کرێ. گوێ بانوەقەلی تازی کابن ئێستا گەلە بانوەقەلی بلێستا ئەوە من نەمیست. مانوەقەل چی دێت ئەم شوێنەکەی نرخ و بەهای نییە؟ کۆڕۆلەر هۆباچێ بە 50,000 ناوێت لەوێ کاکە. بڕۆ لە هەولێر لە عەرز تەوزیع کراون بە 30 دەفتەر و 40 دەفتەری. خەڵک 100 ساڵێک کاسبێنەکە بەشیرەکە. سەرۆکی شارەوانی ناحیەی سەنگەسەر دەڵێت بڕیاری دابەشکردنی زەوی نەوەستاوە بەڵکو کاروباری ئامادەکردنی زەوی بۆ دابەشکردن وەستاوە. دەژڵێت گرفتی زەوی کشتتوکاڵیمان هەیە و جوتیاران ناڕازین بەو قەرەبووەی دەیانگرێتەوە. فەرمانەکە نەوەستاوە ئیش و کارەکانی ئامادەکردنی زەوی وەستاوە. هەر کاتێک ئیش و کارەکانی ئامادەکردنی زەوی یعنی ئەو گرفتانەی کە ئەو برابەڕێزانە هاتوون بۆ یێرەکانە پێشوانیش برازوتیارەکان هاتوون بە هەمان شێوە داوای ئەوان کردووە کە زەویەکانیان نیفراز نەکرێ. هەر کاتێک ئەو گرفتانە چارەسەرکەن بە دڵنیاییەوە دابشکردنی زەویش دەکرێت. ئاسلەوە کرد کە گرفتانەیە ئەو گرفتە چیە بۆمان؟ گرفتەکە ناڕازیبوونی خەڵکە ئەوانی کە خاوەنی زەوی کوشتتوکاڵین بە قەرەبۆکانیان. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین سەرڕای بڕیاری پێشووتر بۆ دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەراندا تاکو ئێستا ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە. تەرخانکردنی زەویەکانی ناوچەی بانوەقەل لەلایەن بەرپرسانی ئیدارەی ڕاپەڕین بۆ دابەشکردنی نیگەرانی لێ کەوتووەتەوە. فەرمانبەران پێیان وایە ئەو شوێنە لاچەپە و زەویەکانی کەمبایەخن بۆیە داوا دەکەن ئەو زەویانە بگۆڕدرێن و شوێنی شایستەیان بۆ دیاری بکرێت. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ناحیەی سەنگەسەر.